ئەم ساڵیش لە چلەمین ڕۆژی بەهاردا ڕێوڕسمی کۆمسای لە گوندی هەورەمانی تەختی ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێوەچوو. ئەم ڕێوڕسمە کە زیاتر لە 1000 ساڵە لەم ناوچەیە بەڕێوە دەچێ لە سەردەمانی کۆندا زیاتر ڕێوڕسمێکی کللتوری و کۆمەڵاتی بووە و دەگەڕێتەوە بۆ سەردەمی سەرەڵدانی ئاژەڵداری. ئەو کات لەو ڕێوڕسمەدا ئەرکە کۆمەڵاتیەکان دابەش دەکران و یەکێک لە گرنگترین ئەرکەکانیشی دیارکردنی میراوی ناوچەکە بووە. ئێستا ڕێوڕسمەکە ڕەنگ و بۆنی ئاینیشی بەخۆیەوە گرتووە. موسیقا و ئاواز و دەڤژنی و زیکر بەشێکی سەرەکی لە ڕێوڕسمەکانی کۆمسای پێکدێنن. خزمەتانە مەراسمە چون مەراسمە کۆن و قەدیمین و هەرجە زووە پی سوورەتە بەرگرار بێن و ئاڕۆژ وینمێ ڕسانەی کردنش کارەوە کە گر و وڵاتە زانانش پێ ڕسم و یاساوپی مەراسم و ئێنەمە ببوونەوە خدمەت و کۆنەیەوە و وینمێش دە تەمام و وڵاتەکەوە پێسە و ئەقلیم و کوردستانی و هەر پاسە جەسەد ئەوروپای و هەر یاگەهای دوور و سەر تا سەر و ئێرانی و مێنی ئێستەقبال کەرا بەشکر پێیاخوای خەڵک و هەورامانیش فرە خاص پێشوازی کەڕۆت. لە شاری پیرانشارەوە هاتوونە بۆ ئێرە سڵاو ڕێزم هەیە بۆ هەموو خەڵکی هەورامان بۆ ئەو بەرنامە خۆش و جوانەکە ئیزراین کردووە و بەرنمەیەکی زۆر خۆش و تایبەت بوو. هیوادارم کە هەموو ساڵێ ئەو بەرنمەیە هەر ئاوا لە بەخۆشی و بە شادی بەرگوزار بێت و داواکارم هەیە لەو کەسانێک کە نەهاتوون بۆ ئێرە حتمەن بێن بیبینن چونکە بەرنمەیەکی زۆر خۆش بوو و ئەمن زۆرم لێ ڕازی بووم دەست خۆش بێت. لە مەزارگەی پیر شالیار لە هەورەمانی تەخت بەردێکی سپی هەیە کە خەڵکی ناوچەکە بە پیرۆزی دەزانن. ئەوان هەموو ساڵێ لە ڕێوڕسمی کۆمسایدا پارچەیەکی بچووک یا تەنانەت تۆزی ئەو بەردە وەک شتێکی پیرۆز لەگەڵ خۆیان دەبنەوە. باوەڕداران پێیان وایە ئەو بەردە جیا لە پیرۆزبوونەکەی لە بەڵاو ئازار و خەم و خەفەت و مار و دووپشک دەیان پارێزێ و خێر و بەرەکەت بۆ ناو ماڵەکانیان دەهێنێ. خەڵکی ناوچەکە لەسەر ئەو باوەڕەشن ئەم بەردە هەرچەندە بتاشرێ لێی کەم نابێتەوە و ساڵی داهاتوو هەر وەک خۆی لێ دێتەوە. ئەمڕۆ ڕۆژی جمعەیە مەراسمی کۆمسای لە هەورامانە بەرگوزارە بێ. مەراسمی کۆمسای مەراسمێکی تایبەتی چەند هەزار ساڵی لەمەوبەرە هین منتقەی هەوراماناتە. عسکەمە خزمەتت مەراسمی کۆمسای مەراسمێکە کە وەکو ئیسە نەماوە جاران مەسەڵەن ئیسە بووە بە شۆرای شارەداری ئەمانە جاران هەورامانی تەخت بۆ تەسمیمگیری های ئاوایی کە لە تووری ساڵا 6 مانگەی ساڵات چەپکەن لەم مەقبەرەی پیشەریاری هەورامانە جەمە بوونەوە. مەراسمی مەقبەرەی پیشەریاری هەورامان کە مەراسمێکی بوو ژیلەی مەریان پێ ئەوت خەڵک جەمە بوونەوە تەسمیمگیریانە کرد 5 نەفەریان هەڵە بژارد. دوو ڕێوڕسمی زەمەوەندی پیر شالیار و کۆمسای لە هەورەمانی تەخت دوو ڕێوڕسمی هەزاران ساڵی بەر لە ئیسلامن کە لەم ناوچەیەدا ماونەتەوە. دەگوترێ پیر شالیار کەساتیەکی ئاینی زەردەشتی بووە کە لەم ناوچەیە ڕێزێکی زۆری لێگیراوە و هەموو پرس و ڕا کۆمەڵاتی و ئاینیەکانی خەڵک گەڕاوەتەوە بۆ لای ئەو. هەر بوویەش پاش زیاتر لە 1000 ساڵ ئێستاش خەڵکی هەورەمانی تەخت لە چلەی زستاندا 3 شەو ڕۆژ ڕێوڕسمی زەمەوەندی پیر شالیار بەڕێوە دەبن و لە چلەی بەهاریشدا بۆ ڕێوڕسمی کۆمسای لە سەرمەزاری پیر شالیار کۆ دەبنەوە. بێرەی هاتمە لە بێرەی ئستانی ئیلام هاتمەوە بە مەراسم کۆمساوی پیری شالیار و ساڵ ئەین بۆ ئەم مەراسمە ئەساڵەتی زاگرۆزیشتان هەمووی یەکێکە هەر لەوریشە و لێریشە کوی لەباسەمان یە جوور و بەد ئیمە هەزمان هەست بۆ هۆرامان و تەبیعەت و مەراسماتیان و ئەو چیشتانە هەر ساڵیشین. جیگا چلەخانەیە پیری شالیار عبادەتگا بە قۆڵ و معروف. بعد ئەچنە ناویش و هەڵا زکر و ئەو چیشتانیش ئەکەن لە ناوی و هەر کەس بە زێنە خۆ بە نیەتە خۆی لە ناوی زکرەکەی خۆیان.